زۆر چاکە کاک دکتۆر کوونبوونی دڵ تەنها لە مناڵان هەیە لە گەورانیش و چارەسەرەکەی تەنها نەشتەرگەریە؟ خۆی کوونبوونی دڵ زۆربەی زۆری ئەوەیە نەخۆشی زگماکە، یعنی ئەو منداڵەکە دەبی هەیتی بەس ئای ئاڕازەکەی لە منداڵی بە دیار دەکەوی یان لە گەورەی بە دیار دەکەوی ئەوە پرسیارەکە ئەوەیە بخۆی مەسەرەن ئەو مەسەرەن ئەو کونەی کە لەو دڵی ئەو نەخۆشەی هەیە مەسەرەن لە مابەینی سکۆڵەکانە یان لە مابەینی گوێسکۆڵەکانە مەسەرەن دەور دەبینی ئەگە لە مابەینی سکۆڵەکانی ئاتەن زوو لێی بە دیار دەکەوی مەسەرەن ناگاتە ساڵێکی منداڵەکە مەسەرەن دەبینی مەزنی وزنی زیاد ناکە یا منداڵەکە دەبینی مەسەرەن سوز و سینجی التیاب دەکا یا منداڵەکە مەسەر تەنگە نەفەسە یا دڵە کوتەی زۆرە ئەوە مەسەرەن ئەو حاڵەتانە ئەگەر زیاتر لە مابەینی مەسەرەن ینی کوونەکە زیاتر لە مابەینی گوێچکەڵەکان بی ئەوە زۆر جار ئەوە نابی مەسەرەن ئەویش ئەگەمە لەوانەیە سەمامی لەگەڵ دابی یان لەوانەیە سەمامی لەگەڵدا نەبی مەسەرەن ئەگەر ئاتەن مەسەرەن هەر کوونەکبی لە مابەین گوێچکەڵەکانی سەمامش لەگەڵدا نەبی عادەتەن یان ئەوەتێ بە ئیکۆیەکی ئەتیادی مەسەرەن داکوبابی ئیکۆی لۆ دەکەن بە دیار دەکەوی یان ئەوەتێ بە دیار ناکەوی لەوانەیە جار بێت تا عمرێکی گەورە من 6 ساڵیشم عملیات کردی کوونی دڵی هەبووە هەتا 6 ساڵی و 2 ساڵیشم کردی کوونی دڵی عملیاتە بوو یعنی نفسی کون لە 2 ساڵی و 6 ساڵی کردیت هەر نفسی شت میهرەبانی دڵسۆزی و لێزانی